یەکێک لەو کێشانەی کە جەنگی ئێران و داخرانی گەروی هورمز بە دوای خۆیدا هێناوە کێشەی کەمبوونەوەی وزەیە لە سەرتاسەری جیهاندا، بە تایبەت بەنزین. دۆناڵد ترامپ قسەی لەو بارەیە کرد و سەبارەت بە ناوخۆی ئەمریکا گوتی دەزانی کاتێک جەنگی ئێران تەواو دەبێت نرخەکان زۆر دادەبەزن، بەڵام هەندێک کۆمپانیا پارەیەکی زۆر پەیدا دەکەن. بۆ نمونە شێڤرۆن و ئەکسن مۆبیل پارەیەکی بێشمار پەیدا دەکەن. کاتێک کۆمپانیایەک 12 جار زیاتر لە ساڵی ڕابردوو پارە پەیدا دەکات، دەبێت هەندێک لەو پارەیە لە ژیانی خەڵک سەرف بکەن. بۆیە وا باشە شتەکان بۆ خەڵک و کڕیارەکان هەرزان بکەن، چونکە من بەم کارانەیان دڵخۆش نیم. کێشەی کەمبوونەوەی وزە لە سەرتاسەری جیهاندا و بە هەلوەرگرتنی ئەم کێشەیە لەلایەن کۆمپانیاکانەوە کێشەیەک نییە تایبەت بێت بە وڵاتێک. دۆناڵد ترامپ لە کاتێکدا باسی بەریتانیا دەکرد، پێشنیازی ئەوەی بۆ ئەوان کرد کەوە بەرهێنان لە کەرتی وزەی ناوخۆیاندا بکەن بۆی وڵاتەکە ڕزگار بکەن لە داڕمانی ئابووری. کاتێک تەماشای شانشینی بەریتانیا دەکەیت، دەبینیت باشترین کێڵگەی وزەیان لە جیهاندا هەیە. پێم وایە سەرۆکوەزیرە نوێیەکەیان و وەبەرهێنان لەو بارەیەوە دەکات و من خۆم قسەم لەگەڵ کردووە. کەسێکی ناوازەیە. مەسەلەکە ئاسانە. ئەگەر ئەو کێڵگانە بکەنەوە دەبنە وڵاتێکی دەوڵەمەند، ئەگەر نا تووشی داڕوخانێکی بانکی دەبن، هەروەگەوەی ئێستا تێیدان.